سڵاوتان لەبێت. ئێستا لە جیهان ئاڕاستەکان بۆەوە دەڕۆن کە ئەو مەترسیانی هەڕەشەن بۆ ژینگە و ئاوهەوا کەم بکرێنەوە. بە شێوەیەک گۆڕانی کەشوهەوا یەکێکە لەو مەترسیە هەرە گەورانەی کە پسپۆڕان پێیان وایە ئەگەر ڕێگری لێ نەکرێت کارەساتی گەورەی لێ دەکەوێتەوە. لە هەرێمی کوردستان و لەگەڵ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵەکان بۆ پاراستنی ژینگە سەرکراونەتەوە. بە شێوەیەک لە ماوەی 2 ساڵی تەمەنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کاری گەورە لە بواری پاراستن و چاکردنی ژینگە کراون و بە پێی زانیاریەکان ئێستا هەوای شارەکانی هەرێمی کوردستان لە ئاستی پەسەندان. مەبەستمە لەسەر ژینگە و پلانی کەمکردنەوەی مەترسیەکان لە هەرێمی کوردستان زانیاری وەربگرم. بۆیەش بە خۆشحاڵیەوە میوانداری بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق سەرۆکی دەستەی چاکردن و پاراستی ژینگەی هەرێمی کوردستانم کردووە. بەڵام بەر لەوەی ڕووی ئاخافتن ئاڕاستەی بەڕێزیان بکەم کۆمەڵێک داتا و ئامار هەیە پێم باشە پێشکەشی ئێوەی بەڕێزی بکەم. دەستەی پاراستن و چاکردنی ژینگە لە دەی حوتی 2019 تاوەکو یەکی دەی 2021 270 مۆڵەتی لە ڕاپەڕین داوە، هەروها لە گەرمیان 359 مۆڵەت لە سلێمانی 1256 هەروها لە دهۆک 657 و لە هەولێریش 949 لە کاتێکدا بۆ ڕەتکردنەوەی مۆڵەتەکان لە ڕاپەڕین 5 دانە لە گەرمیان هیچ لە سلێمانی 16 مۆڵەت ڕەکراونەتەوە هەروها لە دهۆک 6 و لە هەولێریش 32. بە شێوەیەکی گشتی کۆی گشتی ئەو مۆڵەتانەی کە ڕێگەیان پێدراوە یان مۆڵەتەکان وەرگیراون 4387 مۆڵەتن ڕەتکردنەوەشیان 59 مۆڵەت ڕەتکراونەتەوە. چاودێری بەدواداچوون و پشکنی لە دەستەی چاکردن و پاراستنی ژینگە لە هەولێر 251 چاودێری بەدواداچوون و پشکنی کراوە، لە سلێمانی 3178 هەروها لە دهۆک 2454 و لە گەرمیانیش 166 و 2000 لە ڕاپەڕین 197. مامۆستا عەبدوڕەحمان سەدیق بەخێر بێی. طبعا لە بیرەوەری ئێمە جەنابەت جگە لەوەی کە ئێستا کاری سەرۆکایەتی پاراستن و چاکردنی ژینگە دەکەی، لە بیرەوەری ئێمە بەرنامەی بە کوردی هەتاوەکو ئێستا جێگیرە. بۆیەش کوردانە بەخێرهاتن دەکەین و بە کوردی پێتەڵێن بەخێر بێت. مامۆستا لە سەرەتادا ئەمە لەسەر وەکەوەی کە داتایەکانمان خستە ڕوو لەسەر ئەو مۆڵەتانەی کە ڕەتکراونەتەوە، یعنی کام مۆڵەتن کە ڕێگەیان پێنادرێت یان مۆڵەتەکان قبول ناکرێن لای ئێوە مۆڵەتانە چین هۆکارەکانیشی هۆکارەکان. یەکەم ئەتوانی بڵێ وەختێک کە پرۆژەیەک دەست پێکا لەوە بەرهێنانەوە، دوجار پێویستی بەوە هەیە شارەوانی ئەرزێکی دیاریکراوی بۆ تەرخانەکە و دوجار لەگەڵ کشت و کاڵە پێویستە پەیوەندی بکە تاوەکو بزانڕێ ئەو زەویە کشت و کاڵیە یان ناگە بپی ئێمە کۆڵێ ئەویش مۆڵەتیدا لە هەر سێ وەزارەت یا دەستە و وەزارەت تێپەڕ بوو ئەگاتە ژینگە. ژینگە ژمارە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2013 خۆی هەیە کە تێیدا ئەمیش کۆمەڵێک مەرجی هەیە بۆ ئەو پرۆژان. با نمونەیە باسکەیت نمونەیە باسەکەین ڕەنگە لە شوێنێک لە شوێنەکان پرۆژەیەک دەستی پێکرد بێ دوجار گەشتۆتە لای ژینگە ئەو قۆناغانی دیکەشی بڕیوە. وەختی گەشتۆتە لای ئێمە تەماشاکەین ئەم پرۆژەیەکی پیشە سازیە لە ڕووی پۆڵێنکردنەوە. ئەی لە چۆ کراوە؟ لەسەر زەویە کراوە. ئەو زەویە چیە؟ زەویەکی بەراوە. ئەو زەویەکە لە ئاستی کشت و کاڵە پێوترێ پلە ئەلیف، واتە زۆر لە پێشە بۆ گەنمە بۆ جۆیە بۆ ئەو بەروبوومانەیە. ناکرێت پرۆژەیەکی پیشە سازی لەوێ بکرێت. بەڵام ئەگە پرۆژەکە کشت و کاڵی وایە و لەسەر زەوی کشت و کاڵی وایە شتێکی ئاسایی زۆر ئەبیسین و گلەی ئەوە شەو بۆ لە چەند ڕۆژی ڕابردوو کە کۆمپانیا هەبووە مۆڵەتان نەداوەتێ. ئایا هۆکارەکەی ئەوە بووە کە پیشە سازی بۆ لە شوێنی کشت و کاڵی بۆ یان چۆن بووە؟ بەڵێ ئەسا نمونەی وامان هەیە کە پرۆژەیەکی پیشە سازی لەسەر زەویەکی کشت و کاڵی کردووە. ئەڵێ من واقع حالم و دروستیشم کردووە کاتێک پرسم بە ئێوەش نەکردو و ئێستاکە هەموو من ئیشی تیاکەم. ئێمە لەم حاڵەتە داوای لێکەینەوە ئەبێ ڕەزامەندی وەزارەتی کشت و کاڵمان پێشەکی بۆ بێنێ. تەماشا دەکەین ینی بۆ جاران ڕەنگە دەرەوەی هەولێر یان دەرەوەی شار بەپێی ئەو ڕێنمانی 2013 و پێش ئەو کاتەش بەپێ پرۆژه یاسایە یان ئەو یاسایە پێش ئەوەش سنووری جوگرافیای شار ئەوەندە تەوەسعی نەکردبوو. ئێستا کاتێک دەڵێ دوور بێت لە بۆ نمونە ئەگەر هەولێر بنمونە ئەو شوێنە جوگرافی ئێستا تێدان بنمونە وەربگرین، کاتێک پێی دەڵێ چەند کیلۆمەترێک لە شار دوور بێت دەگاتە مەسیف دەگاتە ڕاست. یعنی ئەمە بۆ ئەوە چ دەکرێت؟ ئایا شوێنی دیکە پێویستە دابدرێت یان چاپۆشی بکرێت لە ئەوە مەسلەیە کە هەمیشە وتومە ئەگەینە قۆناغێک لە داهاتوو ئەگەینە قۆناغێک وشەی دوور مانای نامێنێ. وشەی دوور مانای نامێنێ. وەکو هەمیشە وتومە دوور لە هەولێر نزیک لە قوشتەپە، دوور لە سلێمانی نزیک لە تاستوجە. کەواتە ئەگەر تۆ ئەوەت کردبێ ئەوی تر قبول ناکە جارێکی تر کە هەموو شەریەک حکوومەتە. کەوابێ ئێمە بۆچی لێرە دەستەواژەیەکی تازەمانداهێنات؟ دەستەواژەی تەکنەلۆجیای نوێ. ئەوە لە ڕێنمایەکانماندا لە مادەی 6
مادەی شەشەم لە ڕێنمایی ژمارە 1 ساڵی 2013 پێمان نەڵێ زۆر پرۆژە هەیە بە پێی دووریەکانی مەفروضوا بوو بۆ نمونە 3 کیلۆمەتر دوور بێ لە نیشتە جێبوونەوە بەڵام ئایا ئێستا ئەتوانین لە کیلۆمەترێکا بیکەین بڵێ بە مەرجی چی بە مەرجی بەکارهێنانی تەکنەلۆژیای نوێ بەو مانایە چییە بۆ مانای تەکنەلۆژیای نوێ هەیە هاوردەکردنی ئەو ئامێر و ئامرازە پێشکەوتوانەیە وەکو بڵێ هێشتا 3 ساڵیش بەسەر تەمەەن یا تێپەڕ نەبووە بەکاری ئەهێنی وەک ئەوە وایە تۆ لە دووری 10 کیلۆمەتری شەوبی چونکە زیانەکان کەمەکەیتەوە ئەو پرۆژەیەکە لەو شوێنەیە دا ئەمەزرێ بە جۆرێک بە تەکنۆلۆژیای نوێ ئەتوانی چی بکەی ئەتوانی ڕادەی پیسبوونی هەوای کەم بکەیتەوە ئەتوانی ڕادەی پیسبوونی ئاوی کەم بکەیتەوە ئەتوانی ڕادەی ژاوەژاوی کەم بکەیتەوە هەموو ئەمانە یەکێکە لەو هۆکارانەی کە ئێستا وڵاتێکی وەکو وڵاتانی ئەوروپا وشەی دوور و نزیکیان نەماوە پشت ئەبەستن بەم خاڵە هەر لەبەرەوەشە ئێمە و عێراق لە چوارچێوەی NDC-ەکەی کەوا بۆ گلاسکۆ پێشکەشمان کردووە لەسەر ئەم خاڵە ڕێکەوتوینە لە 2021ەوە هەتا وەکو 2025 ئەم ماوەیە وەکو هۆشیاری لەسەر تەکنەلۆژیای نوێ ئەبێ قسە بکەین بە بەردەوامی قسە لەسەر ئەم بابەتە بکەین باش و بیرت خسمەوە لە 25 هەتا وەکو سی ئەبێ هاوردەیکەین ئیتر لە 25 تاسی ئەبێ هاوردەیکەین چونکە بەڕاستی ئیتر ڕوبەری ئەو تۆمان نامێنێ ئێمە ئەم ڕێنمایە بۆیە کە ئێستا من و تۆ قسەیتیاکەین لە پێشی دانیشتنی من و تۆە دانیشتێکمان بوو لەسەر ئەوەی چۆی ڕێنمایەکانمان هەموارکەینەوە چونکە ئەم دووریانە دووری سەردەمێکە کە ڕوبەرێکی زەوی لەسەر ئەم دووریانە زیاترش قسە دەکەین بەڵام تۆش کۆربەندی گلاسکۆت بیرخستمەوە لەوێ کورسانیش تەمان ئێوەش بەشدار بوو تەمان لەوێ قسێک لەسەرەوە کرا کە وڵاتان بەنیازن تا ساڵی 2015 دەرهاوێشتە زیان بەخشەکان کەم بکەنەوە عێراق و هەرێمی کورسانێک لە سەرچاوەکانی داهاتیان نەوتە بۆ ئەمە چی دەکرێت دەکرێت ئەمە بنبڕ بکرێت بۆ 2050 بینە بەشێک لەم پرۆژە دیارە تەماشاکەی وڵاتێکی وەکو چین تا ئێساش ڕەنگە خەڵوزی بەردین هەر بەکاربێنێ لەبەرەوە شەبینی سەرۆکی چین نایە بۆ کۆبوونەوەکە بە شێوازێکی ئۆنلاین لە دوورەوە مشارەتاکە متابعاکە یا بەشداریەکە یا نوێنەرێکشی ناردووە سەرۆکی رووسیا نایە بۆ چونکە ئەو پابندبوونە ناتوانن بگرنە ئەستۆ هەر لەبەرەوەشە گۆتێرێژی سکرتێری نەتەوە یەکگرتوەکان گوتی ئێمەی وڵاتانی G20 گروپی 20 بۆ لە ڕۆما کۆبووینەوە پێشی گلاسکۆ لەبەرەوەی ئەمانەوەی ئەوە بسەلمێنین کە لە 1970 ئەم مادە پیسکارانە لەو 20 دەوڵەتەوە دێ باشە وەختی ئەمە دێ بە ئێمە دەڵێن ڕێژەی کاربۆن سفر زیرۆ کاربۆن بکەی بە سفر پرسیارێکە ڕوو لە وڵاتێکی شەکا وەکو عێراق وەکو هەرێمی کوردستان کە ئێمە 1995 داهاتمان لەسەر نەوتە ئەو کاچی بکەین ئەو کاتێ بە بچینەوە سەر تەکنەلۆژیای نوێجارێکی تر کەواتە بەڵێ ئێمە ناتوانین دەستبەرداری نەوت بین بەڵام ئەتوانین دەستبەرداری زیانەکانی دەرهێنانی نەوت بین لەڕێی تەکنەلۆژیای نوێ مانای چی بەمانای ئەوەی کە شتێکە ئێستا وڵاتێکی وەکو نەرویج نەوت دەرەهێنێ وڵاتانی نەوت بەرهەمێنن پرسیارێکەکەن ئەڵێن بەڕێزینە ئێوە کە باسدا زیرۆ کاربۆنەکەن کاربۆن سفر بێ ئێوە مەبەستان پاکڕاگررتنی ئاو هەوایە یا مەبەستان دژایەتیکردنی وڵاتانی بەرهەمهێنەری نەوتە ئەو پرسیارەش هەیە کەواتە بە تەکنەلۆژیایەک ئێستا کە وڵاتێکی وەکو نەرویج نەوتی خۆی دەرەهێنێ بەبێ ئەوەی کە کاربۆنیش بخاتە هەواوە شتێککە پێوترێ بێلایەنکردنی کاربۆن جا هەر لەمە لە هەرێمی کوردستانە لە کابینەی نۆ شتێکی تازەمان هەیە ئەو شتە تازێش ئەوەیە لە کۆرمۆر تەماشا بکەی لە گەرمیان تەماشا بکەی ئەم وێزگە کارەبایانی کە ئێستا بە جوانی ئیشەکەن ئەمە APG-ە ئەسۆسییتد پترۆلیۆم گاز ئەم گازە کە عەرە پێڵێ ئەلغاز المصاحب و ئەمە پێڵێن گازی هاوڵ ئەم گازی هاوڵە تا ئێستا بە فیڕۆ چووە و ژینگەی پیس کردووە و لە ڕووی ئابووری زیانی پێگەیاندوین ئێستاکە لە هەرێمی کوردستان لەو پرۆژانە بەکارهێنرێ بۆ بەرهەمێنانی کارەبا ئەوەشی کە دەمێنێ هەر ناسووتێنرێ خەزن دەکرێتەوە جارێکی بەکاردێتەوە بۆ ئەمە تەکنەلۆژیای نوێیە کە هەموو ئەو گرفتانت لە کۆڵی دەست نەرمکردن دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ تەکنەلۆژیای نوێ بۆ هەرێمی کوردستان ڕەنگە شتێکی نوێ بێت یعنی بە زۆر پامێکی زۆر گەورە هەڵنەگرین بڵێن ئەمە بۆ کوردستان چکە پەیوەندی بە وشیاری وێ بەشی کەمە نایە بسمەنە ئەو جەدەلە بەڵام قسەم لەسەر ئەوەیە بۆ نمونە جەنابتان فەرمووتان شوێنێک ئەگەر نزیکی شاریش بێت یان ئەم مەرزانی تێدانە بێت دەکرێت تەکنەلۆژیای نوێ بەکاربێت ئەی بۆ ئەوانەی کە ئێستا ناو سنتەرن یانی نزیکن ناو سنتەر هەر بە هەمان بەمەشتان کردو دروست کراون یانی بەڵام مەرزتان بۆ داناون بەکاربێنن بەڵێ ئێستا مەسەر ڕەنگە کارگەیەکە بێت لە ناوەندی شارە بێ بەس چییە چۆن ئەڵێ لە قوتونان و لە پاکەتنانەکە واتە بەرهەمەکە گەشتوتە ئێوە پاچی بەڵام لەوێ کارەبا بەکاردێنێ لەگەڵ بەکارهێنانی کارەبا ئەو نیسکە ئەو نۆکە ئەو شتێک کە بۆی هاتووە لەوێ بەرهەمی نەهێناوە لە شوێنێکی تر بەرهەمێنراو بە پێی ڕێنمایە ژینگەیەکانی شوێنەکەی تر بەڵام وەختێک گەشتوتە ئێرە ڕێ بەو جۆرە کارگانە ئەدەی لە ناو شاردا
کە وزەیەکی خاوێن بەکاردێن وەکو وزەی کارەبا بۆ لە پاکەتنانی ئەم جۆرە بڵێن خۆراکانە ئەو کاتە هیچ گرفتێکی نییە لەگەڵ پیسکردنی ژینگەدا یان بە جۆرێکی تر بڵێم ئەو کاتە پێویستیمان بە ڕێگەچاری وەکو چییە وەکو مەسەرەن ئەگەر بێت و پاشماوەکەی شل بێ تێکەڵ بە ئاوەڕۆ بێت و دوجار تێکەڵ بە ڕووبارەکان بێ ئەوە بێ یەکەی چارەسەر دابنێ یەکەی چارەسەر ئێمە لە هەرێمی کوردستانە چەند کۆمپانیامان هەیە ئەو کۆمپانیانە یەکەی چارەسەر دانن بۆ ئەو شوێنانە ئێمە داوا ئەەکەین لەو شوێنە پەیوەندی بکە بە کۆمپانیای یەکەی چارەسەر و تاوەکو بۆی دانێت چکە یەکەی چارەسەر بۆ حکوومەتیش ینی بۆ نمونە ئێمە ئێستاکە لەگەڵ وەزارەتی کارەبا ئەوە قسەمان کرد و تومانە وێزگەی کارەبایی خەبات باش بوو شتێکی چاکە بەڵام پاش ماوەکەی ئەگە تێکەڵی ئاوی ڕووبار بێ خراپە پێویست بەدانانی وێزگەی چارەسەرەکە یەکەی چارەسەر بە دوای ئەوانە شتێکی تر هەیە پێ دەڵێن چاودێری ینی جارێمەوێت پرسیارێک زۆر بە ڕاشکایی بکەم و وەڵامەکەش بە ڕاشکایی وەربگرم ئەم کۆمپانیانەی یان ئەم مۆڵەتانەی کە تازە ئیشارەتمان پێدا ڕەت کراونەتەوە یعنی مەجای واستە و فلان و فلانی تێدا نیە یعنی ناکەونە ژێرباری ئەوەی کە فشارێک هەیە شتێک هەیە بە تایبەت کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان یەک لەو دروشمانەی کە هەڵی گرتووە بێ کە ڕێگری لە واستەکاری بکە ئەبێ من شایدی بم بۆ ئەم کاتێک کە منیتیان بەڕاستی چکە کاتی خۆم تەماشاکەم لە کاتی خۆما تەماشام کردووە هیچ بەرپرسێک بە منی نەگوتووە فلانە شوێن دش بە ژینگەشە و پرۆژەکەی ژینگەش پیسەکات و یارمەتی بە هەموو ئەوانەی کە ئەگەر بێت و خەڵکەکەی خۆمان خراپن هانا ئەبن بۆ بەرپرسەکان خەڵکی خۆمان هانابە بۆ بەرپرسێک وڵێ بە فلانە کەس بڵە بزانە چۆنە و چۆن نییە ئێمە ئێستاکە چەندین پرۆژەمان لەلایە ڕەنگە وەزیرە قسەی تیا کردبێ ڕەنگە بەرپرسێکی گەورە قسەی تیا کردبێ هەر لە جێ خۆیەتی و دەستمان لێ نەداوە بۆیمان نەکردووە لەبەر ئەوەی کە ئێمە وەکو کابینەی نۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پاڵپشتی پێداوین کە باسی چاکسازیە لە چاکسازیدا لەبەر ئەوە کە ینی جۆرێک لە چۆن ئەڵێ جەختکردنەوە لەسەر مەسلەی چاکسازی هەیە لە ڕاستیدا خەڵکێکیش زۆر کەمن ئەوانەی کە واستە ئەکەن ئێستاکە هەرچەنە بۆیان ناکرێ زۆر کەمن چونکە لە ڕاستیدا ئەزانن ئێمە خەبەریان لێدەین ئێمە ئەڵێن ئەنجومەنی وەزیران دیوانی ئەنجومەنی وەزیران ئاگادارەکەینەوە ئەڵێن پرۆژەیەکمان بۆ هاتۆ بەو شێوازە خاوەنەکەی فلان و فلانە ئەمە بەو شێوازەیە داواکاریەکی لەو جۆرەی هەیە بۆ ئاگاداری ئەجا بۆ ئەوەی کە بزانرێ ئەو شتانە لە ژینگەدا نابێشتەکان بڵێن زیرۆ واستە من لە بەشی خۆم ئاوا دەڵێم لە بەشی خۆم ئاوا دەڵێم بە هیچ شێوازێک چووکە مەسئلەی ژینگە وە کوشتی تر نییە یعنی ڕەهەندێکی تایە پەیوەستە بە مەبادی و ژیانی خەڵکو و هەموو ئەم بابەتانە تۆ ناتوانانی ینی ئەبێ هەر ڕازگۆش بیتایە هەرنەجار بۆیە قسەکانیشمانەگەی بێت و بڵێن فلانە شوێن هەوای پیسە یاخود فلانە شوێن ئاوەکەی خاوێننی هەر ئەیڵێن ئەڵێن باشە خۆتان حکوومەتن چۆن واڵێن ئەڵێن ژینگە بێ ڕازگۆ بێ بە هەردوو دیوەکەدا لەبەرەوە دڵنیاتەکەمەوە لەوەی کەوە هەر کەسێک پرۆژەکەی نەگونجێ لەگەڵ ڕێنمایەکانی ئێمەدا هیچ مەجالێکی تیانەبێ بە هیچ شێوازێک ڕێنمایی ڕێگەمان نادا بۆی پێ ئەمە بەسمە لەسەر چاودێریکردنی ئەم شوێنانش قسە بکرێت بەڵام ئەوکارانم پاکێجێکیان ئامادە کردو ئەگەر دەرفەتم پێ بدەی پێکەوە بین ژینگەی کوردستان گەورەترین سەرمایەی هەرێمە وە کار دەکەین بۆ پاراستنی ژینگە و پەرەپێدان بە کولتوری ژینگە پارێزی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان لە ماوەی کارکردنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا چالاکانە هەوڵەکانی خستۆتەگەڕ لە پێناو جێبەجێکردنی ڕوانگەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێم بۆ بەرزکردنی کواڵەتی هەوای شارەکانی کوردستان و کەمکردنەوە نەهێشتنی ئەو مەترسیانی هەڕەشە لە ژینگەی هەوا و خاک و ئاوی کوردستان دەکەن. ئەگەر بە تەنیا مانگی 2021 وەربگرین کەوا دەستەی چاکردن و پاراستنی ژینگە چی ئەنجام داوە دەتوانین لە 4 خاڵدا کورتی بکەینەوە لەوانە پرۆژەی لەبری سەوزکردن کەوا دەستەی ژینگە دایهێنا بەوەی هەندێک لەو پرۆژانەی لە ماوەی ڕابردوو کاریان لەسەرکرا بەڵام ڕێژەی سەوزاییان نییە بێن شوێنێکی کەرتی گشتی سەوز بکەن هەروەک خاڵی دووەم ئەو شوێنانەی کەوا شوێنی نیشتەجێبوون و بە شێوەی ستونی دروست کراون بەڵام مەساحی سەوزکردنیان نییە ئەوانش بە هەمان جۆر شوێنێکیان بۆ دیاری دەکرێت کەوا سەوزی بکەن خاڵێکی دیکەی گرنگ بریتە لە دابەزاندنی دەسەڵاتەکان و کەمکردنەوەی ڕۆتین بەوەی بۆ پرۆژەکانی وەبەرهێنان دەستەی ژینگە دەسەڵاتی داوە بە فەرمانگەکانی ژینگەکەوە ئیمزاکانیان ئەنجام بدەن خاڵێکی دیکە دیاریکردنی ڕۆژی ژینگەی شار و قەزاکانە کە لە ئێستادا هەندێک شار و قەزا ڕۆژی ژینگەی خۆیان بۆ دیاری کراوە. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا لەسەراستی ناوخۆیی و نێودەوڵەتی کار بۆ پاراستنی ژینگە و دانەبڕان لە پرسە ژینگەیەکان دەکرێت بۆ مەبەستە و لە چوارچێوەی چالاکیەکانی کۆنفرانسی گۆڕانکاری کەشوهەوا
COP26 کە لە گلاسکۆ لە بەریتانیا بەڕێوەچوو شاندی دەستەی ژینگەی هەرێمی کوردستانیش بەشداریان تێدا کرد. کۆنفرانسی گلاسکۆ مەرجی بۆ خاوێنکردنەوەی ژینگە داناوە کەوا ئەو سوتەمەنیانەی کەوا سوتەمەنی کلاسیک و نەوت و گازن تا 2050 سفر بکرێن. پلانی دەستەکە ئەوەیە وا بکەن کوردستان لە مەترسی دەرهاویشتەی هەندێک لە گازە ژاهراویەکان بەپارێزن. لە زمانی عێراق داخلی ناوڕێکەوتنامەی گلاسکۆ بووین بە تایبەتی لە مانجی نوێی ساڵی 2020 بۆی کۆمەڵێک پابەندیمان دەکەوێتە سەر بە ئامانجی کەمکردنەوەی ڕێژەیەک لە دەرهاوێشتە گازە ژاهراویەکان کاتێک کە تێکەڵ بە هەوا دەبن بۆی لە هەوڵی ئەوەداین بە هەوڵە نیشتیمانیەکان 1.1 هەتاوەکو 2 گازە ژاهراویەکان یاخود ئەو گازانەی کە کاریگەری دروست دەکەن لەسەر قەتیس بوونی گۆی زەوی کەمیان بکەینەوە. دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی دیاریکردنی کێشە ژینگەیەکان و دۆزینەوەی چارەسەری گونجاو کار دەکا بۆ دابینکردنی ژیان و ژینگەیەکی تەندروست بۆ هەمووان. بەو مەبەستە لەم کابینێدا دەستەی ژینگە هەماهەنگی لەگەڵ کۆمەڵێک دەستە و وەزارەتی پەیوەندیدار بە هۆشیارکردنەوەی تاک و کۆمەڵگە و کارگە و پرۆژەکان ئەنجامدا. ئێمە وەکو فەرمانگەی هوشیارکردنەوەی ژینگەی و ڕاگەیاندن بەرنامەمان هەیە بۆ هوشیارکردنەوەی ژینگەی لە ناوەندەکانی خوێندن بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پەروەردە بڕیارماندا لە دەستا کە هەموو شارەکان پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان دواتر قەزاکانیش هەتا بکرێ ناحیەکانیش ڕۆژی ژینگەی خۆیانیان هەبێت. مامۆستا لە بێگومان بۆ ئەو پرۆژانەی کە مۆڵەت وەردەگرون دەست بەکار دەکەن شتێکی تری هاوتری بە ئەویشیان چاودێریکردن زۆر جار هەندێک پرۆژە کە دەست بەکارەکانیانەکەن تاوەکو سەرەتایی ئیشکردنەکەشیان ئیشەکانی خۆیان لە ڕووی ژینگەیەوە بە باشەکەن بەڵام دواتر کە ڕقابە و چاودێری نەبێت ڕەنگە کەلێنێک دروست بکات بۆ ئەوی جێ پێنەدەن. چاودێریکردتان زۆرە چۆنە لە مامەڵەکردن لەگەڵ ئەو پرۆژانە ئایا کارمەند و کادری پێویستیشتان هەیە کە چاودێری بکەن؟ مەسئلەی پشکنین لە هەموو فەرمانگەکانی ژینگەیە هەیە و لە لای خۆشمان وەکو دەستە هەیە. بۆچی؟ چونکە نمونەیەکی تر کە ئەم کاتێ من و تۆ قسەیتیاکەین ئەمڕۆ ڕوویدا، یعنی هەر لەم ساتە وەختانە وەکو بڵێ ئەمڕۆ لە کارمانە شتێکی وە هەبوو، یعنی وەختێک کە لیژنەی پشکنین سەردانی شوێنێکیان کردووە گوتوانە تۆ ئاوەڕۆکەت تێکەڵ بە دوجار بە ئاوی ڕووبارەکانە بێ ئاوەڕۆکەت خاوێن نییە زیانەگەیەنێ بە ژینگە لەبەر پێویستە یەکەی چارە سەردابنی. ئەمە لیژنەی پشکنی نەوچوو بۆ چاودێری ئەم کاری ئەنجام بە ئەو سکاڵایەک پێشکەشەکاتەوە بۆ ئێمە بە دیوانی دەستاڵێ وان نییە من تەنها مەخسەلێکم داناوە شوێنێک بۆ دەستشۆری تر شتێکی ئەوتۆم نییە. ئێمە چیەکەین لەو حاڵەت نەبڕوا بۆ بکەین نەبڕوا بۆ لە ئەنجامە ئەبێ لیژنەی خۆمان لە دەستە بچێتەوە بۆ چاودێری دووەم تا بزانێ قسەی ئەم دووە فەرمانگەکەمان و ئەو برادەرە کامیان ڕاستە لە ئەنجامە جارێکی تر ئەو چاودێری دووەمەشەیە بۆی بڕیار بە. چاودێری مەسەلەیەکی یەکجار گرنگە. من لە بیری ئەوەدا بووم کە لە ڕێنمایەکانمانە ئەو کەسەی کە ئەبێتە چاودێری ژینگەیی وەکو وەزیر سوێن خواردنی هەبێت چونکە ئەمە لە بەغداوامان کرد. ئەو کات کە وەزیری ژینگەی عێراق بووم شتێکمان داهێنا لە بەغدا لە مادەیەکە لە یاسایی پاراستنی ژینگەی عێراق تەسبیتیشمان کرد المراقب البيئي يؤدي اليمين أمام الوزير أو من يخوله يا بكردي يعني چاودێری ژینگەیی پێویستە سوێن بخوا لە کاتی وەرگرتنی ئەو بۆی ڕەشۆ وەرنەگرێ بۆ ئەوەی کەوا نەکەوێتە ژێرباری فشار و ئەو بابەتانە یای بکە یا نەیکات. جارەوەم بەستم چییە؟ ئێمە هێشتا یاساکانمان ڕێنمایەکەمان ئەوەی تیانە بەڵام زۆر جەختەکەینەوە لەسەر ئەوەی کە چاودێری دوجار چاوی گشتیە. ئێماوەتەوە سەر ئەوەی خاڵی دۆم کە باست کرد مەسەلەی ژمارە. یعنی ژمارە زۆر گرنگە هەرچەنە لە عێراقی هەروە بووین یعنی لە عێراق وەزارەتی ژینگەماندا مەزران بە 720 کەس دەستمان پێ کرد. ئێستا چۆ بۆ نزیکەی 2700 ینی شتا زیادی نەکردەوە بۆ 15 پارێزگە. ئمە لە هەرێمی کوردستاندا دەستەی ژینگە کۆی هەموو فەرمانبەرەکانی بەخۆشمەوە 421 421 بۆ سەرتاسەری کوردستان ئەو ژمارەیەکەمە. هیوای ئەوە ئەخوازین کە شتێک ڕووبە شتێکیان ڕوویدا ئەوە بکە هەڵەبجە وەکو پارێزگا لە ساڵی 2015 کرا بە پارێزگا لە ساڵی 2017 ئەوەی بۆ قبول کرا کە فەرمانگەی ژینگەی تیا بکرێتەوە نەکرایەوە. ئێمە هاتین یەکی لەو شتە تازانش لە کابینەینەوە ڕەزامەندیدانە لەسەرکردنەوەی فەرمانگەی ژینگەی هەڵەبجە ئێستا بەڕێوەبەری خۆی هەیە ماوەتەوە بەشێک لە ستافەکەی بۆ تەواو بکرێ. ئێستا بەم جۆرە بێت ئێمە زاخۆ و سۆرانش بوون بە ئیدارەی سەربەخۆ کەوتە لە هەرێمی کوردستان 4 پارێزگامان هەیە
لەگەڵ چوار ئیداری سربەخۆ ئەمانەوێ وەک لە چوار پارێزگاکەدا هەیە لەگەڵ دوو ئیداری سربەخۆ لە دوو ئیدارە سربەخۆکەی سۆران و زاخۆشە فەرمانگەی ژینگە بکەین لەبەرەوەی کاتەکەم تەواو دەبێت پرسیارەکانی زۆرن هیوادارم کە بە خێرایی وەڵامەکان وەربگرین. تەمان کارنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانتان خوێندەوە و زۆر جەنابی سەرۆکی حکوومەت زۆر بەباشی ترکیز لەسەر ژینگە کرد پێویست ناکە قسەکانی دووبارە بکەم و لێرە لە پاکێزەکەمان بینی. جەنابتان ڕۆژی هەفتی ئەو مانگا جەنابی سەرۆک وەزیرانتان بینی و پێم وابێت نزیکەی کاژمێرونی وێت پێکەوە دانیشت ینی زیاتر لەسەر چ ترکیستان کرد. بەڵێ ئێمە لەو قسە و باسانی کە کردمان گرنگ ئەوە بوو کۆمەڵک شتەیە ئێمە وەکو دەستە چاودێرین بەسەر وەزارەتەکانەوە وەزارەتەکان جێبەجێکارن ئێمە لە چوارچێوەیەکە کارەکەین دەستەی ژینگە چاودێربێ ئەیچە جێبەجێکارە وەزارەتەکانی دیکە ئەی چۆن ئێمە پەیوەندیان پێواکەین لە چوارچێوەی یاسای ژمارە 8 و یاسای ژمارە 3 وەکو یاسای ژمارە 27 2009 عێراقی وایە کە ئەنجومەنی پاراستن و چاکردنی ژینگەمان هەیە ئەو ئەنجومەنە چواردە وەزارەت بە بەڕێوەبەری گشتی تای ئامادەبن لەگەڵ دەستەکان لەگەڵ ئەوانی دیکە دوا کۆبوونەوەمان کە کردومانە لەگەڵ دەستەی وەبەرهێنان بوو کە چۆن هەماهنگگی بکەین لە نێوان هەردوو لامانە وەبەرهێنانیش هەبێ و پاراستنی ژینگەش هەبێت چونکە هەموو دنیا بەرەو ئەو خاڵە ئەڕۆن دێمە سەر ئەوەی کە لە ئەنجامی ئەو چۆن ئەڵێ نووسراوانەی کە کردومانە بۆ زۆربەی وەزارەتەکان لە هەندێک وەزارەت وەڵامێکی باشیان نەداوینێتەوە لە ئەنجامە وەستاوە لە شوێنی خۆیان ئەوەی کە ئەمە پێمان گوتون جا بەشێک لەو خاڵانە ئەو بوو بە جەنابی سەرۆک وەزیرانمان باس کرد کە بەشێک لەوانە ئێستا بۆت باسکەم وەکو بوو بە بڕیاری جەنابی سەرۆک وەزیران و لە هەمان کاتیشدا لە ڕێگەی نووسینگەی خۆیەوە بۆ دیوان دابەزی و لە دیوانی شۆ دابەزی بۆ چەند بینیتان کە ڕۆشت بووە سەرۆکی حکوومەت بۆ پرسی ژینگە بە شێوێت بەدڵنیایی ڕەنگە من ئەوم نبینی بێت تووڕە بێ لەسەر بابەتێک بەقەدەر ئەوەی بینیم تووڕە بوو لەسەر ئەوەی کە بۆچی ئەو خاڵە و ئەو خاڵە جێبەجێ نەکراوە جەبان چوار خاڵی سەرەکی پێ بڵم لە هی دانیشتنەکە یەکەمیان ڕوبەری سەوزایی ئێمە باسی ئەومان کرد کە ئێمە ڕوبەری سەوزایی سەتادە بۆ هەندێک پرۆژە و 125 بۆ هەندێک پرۆژە دیاری ئەەکەین سوودی چییە؟ سوودی ئەوەیە بۆ ئەو شوێنە نیشتە جێبوونە بۆ نمونە ئەو سیتیە ئەو شارەکە دروستەکرێ خەڵکی ئەو شوێنە ئۆکسسیژینیان دەستکەوێ ئەبێ ڕوبەرێکی سەوزاییان هەبێ وانە بەس کە بینیومانە هەندێک نەیکردووە پێشی ئەوەی بە ژینگە بە دەستەی ژینگە تێپەڕبێ کردوێتی و بە شێوازەکان ڕۆشتەوە ئێستا کە دێتەوە بۆ نوێکردنەوەی مۆڵەت و ئەو بابەتانە توشمانە بێتەوە کە توشمانە بێمە دەربازی نابێت کە دەربازی نەبوو شتێکماندایەنە وەکو لە راپۆرتەکەوتی لە بری سەوز بۆنوە لە بری سەوزی کۆمپانیایەک کارگەیەک کۆمپانیایەک چەند بوو 10,000 متر دووجا بوو لە گەرمیان کە چوینە گەرمیان لە 22 ئەمەمان ئەو 125 تۆ ئەکاتە 10,000 متر دووجا لەکوێ بۆمانەکەی نایکەین لە شوێنێکی چۆڵی شابێ بۆ ئەوەی کە دوای ئاو نەدرێت و کەس نەبێ ئەبێ کەسی کارمەندیشی بۆ دانێ و بۆ ئەوەی کە بتوانێت ئاوی بە لە شوێنێکی شابێ خاوەنی هەبێ ئەو شوێنە خاوەنانە کوێیە وەزارەتی خوێنی باڵامان هەڵبژاردە بۆ زانکۆ پەیمانگەکانی بۆی ئەو 10,000 متری گەرمیان لە ناو زانکۆی گەرمیان کردمان یا نمونەیەکی تر پارکی ڕاهێنانەوەی ژینگەی 20 دۆنممان قەرزار بوو کۆمپانیایەک بە چاکەی خۆی هات وەکو چۆنەڵی هەستکردن بە بەرپرسیارەتی کە ینی کەم تەرخەمی کردووە بیستەکەی کرد بەسی کە کردی بەسی بوو شتکارێکی باشی کرد بوو بە پارکی ڕاهێنانەوەی ژینگەی بۆ ئەو ئاژەڵانی بەتایبەت ئەو سەگا بێلانانەی کە لە نێو شاردا هەن لەوێ کۆ بکرێنەوە ئەم ڕوبەری سەوزاییە جەنابی سەرۆک وەزیران لە ڕێگەی نووسینگەی خۆیەوە بۆ دیوان و بۆ وەزارەتەکان کردەوە بە فەرمانێکی باڵاتر لەوەی کە ئێمە لێمان داوا کردبوو خاڵی دووەمیان مەسەلەی ئەم خواردنی ماوە بەسەر چووە تۆ لە کەناڵەکانە ئەبینی ئەڵێن خواردنی ماوە بەسەرچوو ئەمڕۆ ئەوە نەمان کرد بەژێر خاکەوە ئەمە کارەساتی گەورەتری زبڵخانەیە وڵاتانی دراوسێ بەداخەوە وڵاتی ئێمە بە زبڵخانە تێگەن ئەڵێن ئەگە تێپەڕی ئەیخۆن ئەگەر کەشفیان کرد ئەیخەنە ژێر خاچی خۆیانەوە ئەوەش بوو بە بڕیارێکی باشی جەنابی سەرۆک وەزیران کەوە هەر ئەو کۆنتێنەرانە لەسەر حدودەوە لەسەر سنوورەوە وەختێکە دەرەکەوێ ئەو مادانی ئەکسپایر بوون لەسەر ئەرکی ئەو وەبەرهێنا ئەبێ بنێردێتەوە بۆ شوێنی خۆی بۆ شێوازە خاڵێکی سێمەوە بوو کە گوتمان یاساکەمان ڕێ لێگرتوین بۆ ئەوەی دەستی مدیری فەرمانگەکان واڵاتر بکە بۆ ئەو سزایانەی کە لە سەروی 10 ملیۆنەوە ئەوە مادەی 42مان هەیە ئەوش ئەمری فەرموو بەوەی کە ئەو بڕگەیە لە یاساکەتان لە ڕێگەی خۆیەوە بۆ دیوان و دوجار بۆ پەرلەمان ئەو بڕگەیە تعدیلکەن و هەمواری بکەنەوە دواتر بەڵێ ئەوان جا بەسمانە هەر هەمووی ئەو بەشی کورتی ئەو دانیشت من هیچ کاتم نەما ئەگەر لە سی چرکەدا
پێم بڵێ بۆچی وەزارەتی پەروەردەتان هەڵبژارد بە پرسی وشیاری لە چرکە لە سی چرکەدا ئەوەیە کە بەڕاستی ئەمە هەمیشە پێمان دەڵێن هۆشیاری دوجار یاسا دوجار تەکنۆلۆژیای نوێ هۆشیارێکە بەشی زۆری ئەمە هەموو پێمان دەڵێن ئەبێ لە مناڵانەوە دەست پێ بکەین لە باخچەی ساوایان دەست پێ بکەین بۆیە بۆ پەرش و بڵاوێ ناکرێت سەرنجام گوتمان ساڵی ئەم ساڵ لە بواری هۆشیارکردنەوە و ڕاگەیاندندا بدەین بە قوتابخانەکان کەدامان بە قوتابخانە و خوێندنگاکان کەواتە لە ڕۆژی هەڵکردنی ئالا لە ڕۆژی کۆبوونەوەی دایکان و باوکان و ئەمانە دەستەی ژینگە ئەو ڕێپێدانەی هەیە لەلایەن وەزارەتی پەروەردەوە کە بچێ قسە بکات لە ڕووی ژینگەیە بۆ بواری پەروەردەی خاڵێکی تر ئەوە بوو ئەی هۆشیاری جەماوەری هۆشیاری جەماوەری ئێمە ڕۆژی ژینگەی جیهانیمانەیە کەنەتەوە یەکگرتوەکان ئەم ساڵ بردی بۆ پاکستان ساڵێکی تر داوێتی بە سوید لە ئێستا و 22 گیراوە کەواتە ئێمە زۆر سوودی لێ نابینین ڕۆژی ژینگەی عێراق بۆ عێراق ڕۆژی ژینگەی هەرێمیش لە پایتەختە ئەتوانی بەیان نامەیە دەرکەیت و شتێکی ئەوتۆنەکەی هاتی ڕۆژی ژینگەمان داوا کرد لە فەرمانگەکانمان ڕۆژی ژینگەی خۆتان دیاریکەم تا بین لەوێدا پرۆژە ئەنجام بین 22 گەرمیان هەڵی بژارد یازدەی هەشتی ئەپۆن 23 ڕاپەڕین هەڵی بژارد ئەو ڕۆژی ژینگەی ئەوان بوو هەشتی یازدە بۆ سلێمانی بوو چواردەی سێش بۆ هەولێرە مانگی چواریش ڕۆژەکەیان دیاری نەکرۆ دوهۆکیش دیارەکە ئەمە سووران بۆ دوجار ئیدارە سەربەخۆکان هەتا قەزا لە ئاستی هەموو کوردستاندا قەزایەک بۆ یەکەم جار وەکو قەزای چەمشەماڵ ڕۆژی ژینگەی خۆی هەڵبژار بە 15 یازدە سوودی ئەمە چییە؟ سوودی ئەمە ئەوەی ئێمە لە پشتی مێزەوە ئەچینە نێو خەڵک ئەچینە نێو قەزا و ناحیەکان ئەچینە نێو ئەو خەڵکە لەوێدا ژینگە ئەبێتە یەک چۆن ئەڵێ لە نێو قوتابخانە و خوێندنگاکان ئەبێتە هۆشیارێکی پەروەردەی لە نێو خەڵکیش دەبێتە هۆشیارێکی جەماوەری گفتوگۆکردن لەگەڵ جەنابەت ممتیعە بەڵام کاتم تەواو بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق سەرۆکی دەستەی چاکردن و پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان زۆر سپاس سەلامەت سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دیدار هەر شاد بن